دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان گرێکێورەکەی نێوان لایەنە براوەکانی هەڵبژاردننی خولی شەشەمە، چونکەوە تا دوای زیاتر لە 3 مانگی هەڵبژاردن تەنها 26 ئەندام ئامادەی دانیشتنی پەرلەمان بوون بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی. محەممەد سلێمان بۆ پێی بەتەمەنترینی پەرلەمانتارانە و بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان سەرۆکایەتی کاتی بەڕێوەبردننی دانیشتنی یەکەمی پێسپێردرا بوو. لەسەر ڕاستپاردەی حەزبەکەی بڕیاریدا چی دیکە سەرۆکایەتی دانیشتنەکان نەکات وەک هەڵوێستێک لە بەرامبەرەوەی لایەنەکان ناتوانن دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرن. من ئابادە نیم لە پۆستێکا بم کە خزمەتم بۆ نەکرێت، لەبەرەوە من لێرە لە بەرچاوی هەمووتان دەستبەرداری پۆستی سەرۆکی پەرلەمانی کاتی کە سەرۆکی یەکەم دانیشتنم دەستبەرداریە. بۆچی سیناریۆیە؟ خزمەتکردنی خەڵک سیناریۆیە؟ سوێن خواردن و چوون لە ماڵەوە داریشی سیناریۆیە؟ ئەوە سیناریۆیە ئەمەی کە بێ بڵێ با پەرلەمان هەیکەلەکەی دروستکەین و دەست بەکار بێت. ڕاگەاندنی پەرلەمانی کوردستان ئاماژەبەوە دەکات دوای محەممەد سلێمان لەنەوەی نوێ ئازاد محەممەد ئەمین لە فراکسیۆنی یەکێتی بەو پێی دووەم بەتەمەنترینە دەبێتە سەرۆکی کاتی پەرلەمان و تەواوکاری دانیشتنی یەکەم بەڕێو دەبات. هەرێک لە فراکسیۆنەکانی یەکگرتوو و هەڵوێستیش دەڵێن ئەوەی نەوەی نوێ کردی و کشایەوە و پرۆژەی ڕاگەیان بۆ لایەنەکانی بەدەر لە پارتی جۆرێک بۆ لە سیناریۆ و مزایەدا نەوەی نوێش ڕەتی کردەوە. دەستی سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانی بێ پارتی و یەکێتی و ئەو ئەغلەبیەتن و ئەو دەسەڵاتن هەرێمە کوردستانی باوەڕ نەکەم هیچ اتفاقی پێتەکردن بێوان. خۆی چی دەکا باشە بیکە، یعنی ئاساییە خۆی چ پرۆژەیەکیە چی دەکا، بەڵام ئیحراجکردنی لایەنەکانی تر بۆ پرۆژەیەکی ناواقیعی بێبنەما بێ پەیڕەوی خۆتان دەزان لە ڕووی پەیڕەویشەوە دەبێت پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ، دەبێت زۆری 50 زایدێک بێنێ. بزانین 50 زایدێک چۆن دروست دەبێت؟ یەکەم لە نێو پەرلەمانی کوردستان پارتی خاوەنی 39 کورسیە و دواتر یەکێتی 23 کورسی، بەڵام ئەندامانیان ئامادەی دانیشتنی پەرلەمان نابن تا و کاتەی یەکێتی و پارتی لەسەر ئاستی باڵا لەسەر تەواوی پۆستەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و حکوومەت دەگەنە ڕێکەوتن. لەمڕۆ جڵەوی سەرۆکایەتی کاتی پەرلەمانی کوردستان کەوتە دەست یەکێتی نیشتیمانی کوردستان. لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی بەدەر لە نەوەی نوێ ڕەخنەی توند ئاراسەی نەوەی نوێ دەکەن و دەڵێن ئەمە جۆرێک بوو لە سیناریۆ و ڕێکەوتن بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. نەوەی نوێش دەڵێت ئەمە بۆ سیناریۆ بێت، ئێمە ویسمان سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرین، بەڵام کە ناکرێت ئامادەنین بۆ لە مەولە سەرۆکایەتی کاتی بەڕێوە ببین. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.